پاش شەڕێکی قورس کە نزیکەی 1 مانگ بەردەوام بوو ئێوارەی دوێنێ یەکەم بارەگای داعش کە شارۆچکەی فەلوجەیە لەلایەن هێزە ئەمنیەکانی عێراقی بە تەواوی کۆنتڕۆڵ کراوە. بەڕێوەبەری پۆلیسی ئیتیحادیش لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا بەیانی ئازادکردنی ئەم شارۆچکەی ڕاگەیاند و ئاماری کوژراوەکانی داعشیشی خستە بەرچاو. المعركة الفاصلة يوم أمس دوێنێ شەڕی یەک لاکەرە و کۆتایی پێهات و شارۆچکەی فەلوجە بە تەواوی کۆنتڕۆل کرا. ئەنجامی کۆتاییش بەم شێوەیە بوو: 724 تێروریست کوژراون، 30 فەرماندەمان لێکوشتون، 785 مینی بۆمبڕێژکراومان تەقاندۆتەوە، ئۆتۆمبیلە بۆمبڕێژکراوەکان گەیشتە نزیکەی 900 ئۆتۆمبیلی بۆمبڕێژکراو، 5 کارگەی مینمان تێکدا، دەستمان بەسەر هەزارها چەکی و تەقمەین داگرت کە دوژمن بەجێ هێشت بوو. هێزە ئەمنیەکان ڕێگان بە میدیا جیهانیەکاندا کە لە چەند گەڕەکێکی نزیکی بارەگای پۆلیسی ئیتیحادی کارەکانی خۆیان ئەنجام بدەن بەهۆی ئەوەی کە شارەکە تاکو ئێستاش ئارام نییە و خانووەکان بە مینی چندرا و داپۆشراون. هەروەها داوا لە هاوڵاتیە ئاوارەکانیش دەکەن کە بگەڕێنەوە سەر ڕێو شوێنی خۆیان. مەبەستی سەرەکیمان ئازادکردنی هاوڵاتیانی فەلوجەی بەڕێزە و گەڕانەوەیان بۆ سەر جێ و شوێنی خۆیان و ناوچە ئارامەکانیان ئەو کەسانە کە چێژی ئاوارەبوونیان لەگەشت شوێنێکی سەر زەویا بینی داوایان لێ دەکەین کە بگەڕێنەوە پاژەوەی کە بنکە و خانوو ماڵەکانیان لە مین و ئۆتۆمبیلی بۆمبڕێژکراو پاک دەکەینەوە. داوایان لێ دەکەین بە ئارامی بگەڕێنەوە ناوچەکەی خۆیان. هێزەکانی حەشدی شەعبی داوا لەلایەنە سیاسیەکان دەکەن کە ئەوانەی بە داعشی سیاسی ناویان دەبن کە چیتر خاچی خۆیان ڕادەستی دوژمن نەکەنەوە. ئەمڕۆ شارۆچکەی فەلوجە بە تەواتی پاک کرا و بە ئومێدی خوا گەڕاوە باوەشی نیشتیمانی ئازیز بریندارەکانمان و خێزان و منداڵ و ئافرەتەکانمان گەڕانەوە بۆ هێمنی و ئارامی. لە ڕێی میدیایەکەتان هۆشداری دەدەینە داعشە سیاسیەکان کە پێیفێک بدەن بەهۆی ئەوەی کە هەر خۆیان بوون ئەم شارەیان لە ناو قاپێکی زێڕین پێشکەش بە تیرۆریستانیان کرد. قۆناغەکانی بنبڕکردنی داعش لە عێراق کۆتایی پێ نەهاتوە و کێشەی سەرەکیش پارێزگای مووسڵە بەهۆی ئەوەی کە هێزە ئەمنیەکانی عێراقی تاکو ئێستا ڕێک نەکەوتن کەی دەست بە ئازادکردنی ئەم پارێزگایش بکەن. سڵاح بامەڕی دەنجی ئەمریکا، شارۆچکەی فەلوجە.